يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، شەیدایانی حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم، لە مانگی پڕبەرەکەتی مەولود و یادی لەدایکبوونی پێغەمبەری ئەکرەم داین صلی الله عليه وسلم، ئێمەش وەکو وەفایەک بۆ ئەو ڕابەرەمان، بۆ ئەو چاوساغ و پێشەوایەمان، بۆ ئەو شەفیعی مەحشەرەمان، بۆ نووری چاومان، گلێنەی چاوەکانمان، حەزەتی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم، لە پایتەختی هەرێمی کوردستانەوە ڕوو لە ڕوحی هەمیشە زیندووی ئەو سەردار و سەروەرەمان دەکەین و دەڵێن لە هەرێمی کوردستانی بێناسکەوتووی بێپەرچەم و خاوەن چەندین خەون و ئاوات، هەمیشە تۆی خۆشەویستمان، هێزی ئەژنۆ و بیلبیلەی چاو، هەر پێشەنگ و مەولا و گەورە و ڕابەرمان بوویت، هێمای مێژووی پڕ شەرەف و سازێنەری بزافی ڕزگارکەرمان بوویت. ها ئەوە مێژوو شاهیدە ئەم گەلەی شەیدای پەیامەت، چواردە سەدەیە دڵخۆشە کە تۆی فەخری ئەم گەردوونە مامۆستا و پێغەمبەرمان بوویت. ئەی سەروەرم، ئەم گەلە کوردە خێر لە خۆ نەدیوەی ئومەتت بەدڵ قەناعەتی وایە، ئەگەر هەبێت ڕێگایەکی سەرفرازی، ئەگەر هەبێت هیوا و ئومێدێک بۆ سبەی، ئەوە تەنها لە پەیامە ژین بەخشەکەی تۆی مامۆستا و پێشەنگدایە کە سەراپای هەر ڕەحمەتە و بەخششی گەورەی خودایە. ئۆخەی سەروەرم، تۆ چ ڕەحمەتێک بووی هاتی، ڕەوێنەرەوەی زەحمەت و ئۆف و ژان و مەرگەساتی. ئێستا قوربان هەر تۆ هێمای بەختیاری و نەجاتیت. بۆیە مەولام ئێستا لێرە لە کوردستانی ئازیزدا ئێمەی پەیڕەوی پەیامت بە تاسەوە لە دووی سونەتت دەگەڕین، هەنگاو بێدابڕان بۆ هەر کوێ تۆ پێشمان کەویت، سەرمان لە ڕێی تۆی ئازیزە و بێیەک و دوو لەگەڵت دێین. گەورم مەولام، لەم سەرزەویە هیچ کەس وەک تۆ نەبوو، وەک تۆ نییە. خەڵکی دێن و دەچن دەمرن، بەڵام ناوی شیرینی محەممەد هەتا ئەبەد هەر زیندووە و پایەدارە و هەرگیز مردنی بۆ نییە. ئەوە نییە نەک هەر لێرە لە کوردستان لەسەر جەم مزگەوتەکانی چوار قوڕنەی ئەم دنیایەدا ناوی شیرینی تۆ قوربان هەر بڵند و شکۆدارە و تەنها ساتێک نەوی نییە. سادرودی خوددا لەسەر ئەی ئەو مامۆستا گەورەیەی لە ڕاستگۆیی، لە دڵسۆزی، لە دڵپاکی، لە خەمخۆری، لە مێژوودا وێنەت نییە. هەزاران سڵاوەت لە دیداری حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم. خۆشەویستان، شەیدایانی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەداخەوە ئەم ساڵ لەگەڵ هاتنی مانگی ڕەبیعی یەکەم و مەولودی حەزەتی فەخری عالەمدا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە کە موسڵمانان پابەندترین کەسن بە یاسا و ڕێکارە تەندروستیەکانەوە بۆ خۆپارێزی لەو ڤایرۆسە ناڕەحەتکەر و کوشندەیە، مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو قەرەباڵغی لە ماڵ و مزگەوتەکاندا کەمتر بوونەوە. ئەوە گەشتێکی ئاسایی وەریدەگرین، چونکە یادەکە لە ناو دڵەکاندایە، لە ناو تاکتاکی ماڵەکانی کوردستاندایە. بەڵام لە هەمان کاتیشا لەگەڵ هاتنی مانگی مەولوددا بەداخەوە هەموو مسلمانانی جیهان
بە تایبەت موسڵمانانی کورد زبانی کوردستانی دڵ ناڕەحەت کران لەلایەن کاڵفامان و بێحورمەتانەوە. چونکە خۆشەویستان، حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان، هەر کەسێک سوکایەتی بە هەر کەسێک بکە، سوکایەتی بە هەر ناودارێک بکە، سوکایەتی بە هەر پێشەوایەک بکە، بە تایبەت ئەگەر ئەوە پێغەمبەرانی خوا بن، ئەگەر ئەوە خاتەمی پێغەمبەران بێ، حتا تەنانەت هەر مرۆڤێکی ئاسایش، هەر کەسێکتان بینی دەمی بە سوکایەتی ڕاهاتووە، جا لە خۆمانەوە دەست پێ دەکەین پێش خەڵک. ئەگەر مامۆستایەکی ئاینی بینی هەموو دەمێ لەسەر مینبەرەوە جوێنی بە خەڵک دەدا تا ڕۆژکی دەسووتاند. هەر کەسێ سوکایەتی بە خەڵک کرد، وشەی زبر و ناقۆڵای بەکارهێنا، جوێنی دا، کاریکاتێری لەسەر خەڵک کرد، ئەوە ئیلا دوو سیفەتی تێدایە. یەکەم کاڵفامە، ئەوە عەقڵی تەواو نییە، چونکە بە ناحەق کۆمەڵە خەڵک لە خۆی دەکا بە دوژمن و ئەو بەرامبەرش هیچی لێکەم نابێتەوە. ئینسانی عاقڵ کاری هەیە پێش قسەکردن. ئینسانی کاڵفام دوو لە ڕووی جەنابتان هەر قسەیە بە قسە کاریکاتێر دەکات، جویان دەدا، شت دەنووسێ، قسە دەکا، بەڵام هیچی پێ نییە، بەرامبەرەکەش هیچی لێکەم نابێتەوە، کەواتە خۆی کاڵفامە، کەم عەقڵە، خۆی سوک دەکا. دووەمیان ئەو کەسانە خۆیان بێحورمەتن، هەر کەسێ حورمەت لە خۆی بگرێ قەت ڕێگە بە خۆی نادە سوکاتی بە بەرامبەر بکە. هەر کەسێ حەز نەکا جوێنی پێ بدرێ قەت جوێن بە کەس نادا. هەر کەسێ حەز نەکا کەشکۆی بشکێندرێ قەت بەرامبەر بە مقەدەساتی میلەتێک قسە ناکە. ملیار و نیوەک زیاتر موسڵمان لەم سەر زەویەدا هەیە. هەموو ئەوانەی لە هەر شوێنێکی دنیادان لە کوردستانەوە بیگرە، حتا دەچێتە ئەمریکا و دەچێتە ڕووسیاوە، لە ڕەش شەرقەوە بۆ غەرب، ئیلا ئەوانە کاڵفام و بێحورمەتن کە سوکایەتی بە حەزەتی محەممەد دەکەن صلی الله عليه وسلم. ئەوانە بەڕاستی میکرۆبن، ئەوانە نەخۆشین، ئەوانە گە سەرۆکی هەر وڵاتێک بن بەو کاڵفامی و بێحورمەتی خۆیان بەڵاو موسیبەت بەسەر وڵاتەکەی خۆیان دادێنن، کاولی دەکەن. وڵاتەکەت عیبی نییە، بۆ چوار قسە فڕێ دەدەی، بۆ چوار قسە فڕێ دەدەی و ئاژاو دەکەی وڵاتی خۆتە و باری نالەبار دەبێت لە وڵاتەکەدا سوپا بخرێتە کارەوە و هەزاران خەڵکیش لە پەنای ئیسلامەوە ئەوەنجا دەستی خۆی بوەشێنێ. چ پێویستیت بەوەیە؟ ئەوانە گەل لە هەر پەرلەمانێکا بن ئەو پەرلەمانە سووک دەکەن. ئەوانە ئەگە ئەندامی هەر حیزبێک بن سەرخۆرن بۆ ئەو حیزبەوە، ئەگە زوو فرێ خۆیان نەکەون ماڵی وێران دەکەن. هەر کەسێک پەنا بەخوا کوڕێک کچێک بێ ئەدەب بێ بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم، بێ حورمەت بێ، کاڵفام بێ، جوێن فرۆش بێ، کاریکاتێریست بێ، تانە و تەشەلێدەر و تەشهیرکەر بێ، وەڵڵاهی ئەو ماڵە لەناو دەبە. ئەبێ وریابین، خوا پەناماندا. جا ئێمە کە دڵناڕەحەت بووین چی بکەین؟ ئایا بە عەتف و سۆز کار بکەین؟ نە، ئێمە ئومەتێکی بە بەرنامەین. قورئانەکەمان فێرمان دەکات بۆ هەر کارە ساتێک کە ڕوو دەدا بچینەوە خزمەت قورئان. خوای پەروەردگار دەفەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا. سورة النساء آية 83. إمام ابن كثير رحمة خواه لي بدأ فرمان لتفسير كيدا أم آية إنكار على من يحاول الأمر قبل تحققها. خوای پەروەردگار سەرزەنشتی سەحابەکانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، و لەویشەوە بۆ هەموو ئومەت هەر کەسێک قسەیەکی بیست پێش ئەوەی بچێتە بنج و بناوانی، پێش ئەوەی ڕاست و درۆی لێک کاتەوە، یەکسەر چوو بڵاوی کردەوە، خوا نەهی لێ دەکات. دەفەرمێ ئاگادار بن کۆمەڵە خەڵکانێک کاتێک قسەیەکی خۆش دەبیستن، باسی فەرەحیە، خۆشیە، سەرکەوتنی موسڵمانانە، بڵاوبوونەوەی ئیسلامە، یان بە پێچەوانەوە هەواڵەکە ناخۆش بوو، باسی شکستی موسڵمانان بوو، باسی گەمارۆدانی مەدینە بوو، باسی قات و قڕی و برسێتی بوو، ئەذاعوا به، دەبنە ئیزاعە بۆی، ئیزاعە لەوە هاتووە، یەکسەر بڵاوی دەکەنەوە. بەتایبەت لە سەردەمی ئەمڕۆدا گە بڵێ لە فەیسبووکە یەکسەر بڵاوی دەکاتەوە، قسەیەکی بیستووە، نازانێ ئەمە لەوە چێت دەستێک لە پشتیەوە بێ، ئەم پڕۆپاگەندەیە دوژمنێک هەڵی بەستووە. بۆ نمونە لەوە چێت دەڵێ دارستانێک لە ئەمریکا لەم سەری بۆ ئەو سەری توێکڵەکەی لێ بۆتەوە نووسراوە لا ئیلاهە ئیلا الله، ئەوە لە فڵان شوێنە. کابرای موسڵمان هێندە خۆش باوەڕ و زۆری ئەم کەیف بەمەدێ یەکسەر لە فەیسبووکەکەی بڵاوی دەکاتەوە.
بەڵام کابرای کافرکەمەی بڵاو کردێتەوە سبێنە بە درۆت دەخاتەوە وەڵا خەڵکی نەوەرن ئەوە دارستانی فڵان شوێنە تو خوا کوا وایە مسلمانانە درۆ بە دینەکەیانەوە دەکەن خۆیان لەسەر خرافات بند کردووە ئەبێ وریابی جاری وایە کەیفت بەوە دێ بڵاوی مەکەوە ناڕەحەت بوو هەواڵەکەەوە کۆی سوکاتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ ئەدەبیە دیسان ئەویش بڵاو مەکەوە خوا دەفەرمێ ئێوەی مسلمان نابێ وەکو سەبەتەی بنکون و بێژنگ وابن هەرچیتان هاتە ناوە لەو دیوە دەرچێ ئەبێ وریابن بیجەڕنەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر پێغەمبەر خۆی مابوو بچنەوە خزمەت پێغەمبەر ئەی پێغەمبەری خوا ئەم هەواڵە هەیە من چی بکەم ئەگەر پێغەمبەر نەمابوو صلی الله عليه وسلم دەچینەوە خزمەت قورئان بە تایبەت قورئان نەک مێژووی ئیسلامیش ئێستا کەشە ڕەخنە لە مێژوویەکی ئیسلامی بگرێ بە هەر حاڵ لەوانەیە منیش ڕەخنم هەبێت لەسەر ئەوە مێژووی مسلمانان نییە ئەوە کابرایەک نووسیوێتیەوە یان مسلمانێک هەڵی کردو بە ئیجتیهادی خۆی ئەگەر دەتەوێت لەسەر پێغەمبەر حیسابێکی وەرەوە خزمەت قورئان دەستکاری نەکراوە چۆن لەخواوە هاتو ئاوە پاکی ماوەتەوە وەرە بزانین قورئان چیمان پێ دەڵێ ئێمە چی بکەین لەم کاتەدا خوای پەروەردگار دەفەرمێ یان ئەگەر پێغەمبەرتان دەست نەکەوت و لە قورئانەکە خۆتان شارەزا نەبوون بگەڕێنەوە بۆ لای عولەما أولي الأمر منهم ابن عثيمين لتفسير هذا فما أو علماء إسلاما بقرأ خزمة زاناني إسلام وما مصمم تشيب كم لم حالة دا تشيب كم أو كسانا بعقل خوان بجيري خوان روداوكا تاوتيا دا كان خليدين جنن لروي قرآن وشعر السريب ودادنين أينا برزان أقبيتو هر يكيق لأيما هر كاريق رويدا هر بأدبيك برانبر ببيغمبر كلا صلى الله عليه وسلم عاتفیانە و گەرم و گوڕ و کەف و کۆڵ بڕیارماندا لەوە چێ بکەوینە ناو ئەو پیلانەوە کە دوژمنانی ئیسلام دایان ڕشتووە ئەو بێئەدەبێ پیلانێک لە پشتێوەیەتی دەیانەوێت تۆ بخەنە داوێکەوە ئەبێت تۆ بچیەوە خزمەت پاکترین سەرچاوە کە قورئانە وای ئێمە لەم مۆقیفەدا چی بکەین باشە دەچینە خزمەت قورئان ئیسلام هاتووە پێغەمبەرێکی پڕ ڕەحمەت و بەرەکەت هەرچەندەکە خود شیرین و ڕوود نورین و بانگت بۆ ژیری و پەیوین بوو کەچی ناحەزان نەسرەوتن لە هیجرەت و بەدر و خەیبەر هەوڵدرا تیرۆر کرێ بەڵام چاوی خودای باری خۆی دەیکردی نیگاداری هەمیشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناڕەحەت دەکرا ئەم جومعەیە دەچینە خزمەت سوورەتی الحیجر کۆتایی ئاەتەکان تا سەر سوورەتی النەحل لە سوورەتی لە ئاەتی دەوری 97 و پێشترەوە سەیریکەن لە قورئانە ئەمە ئەمڕۆ پێمان دەڵێ من و تۆی مسلمان لەم کاتەدا کە بێئەدەبی بەرامبەر بە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم موقیفمان چی بێ خوا دەفەرمێ ئەوە باشترین پەیامێکە کە ئێمە بە قسەی بکەین خوا دەفەرمێ وەلەقەد نەعلەم ئەنەکە یەضیق صەدڕک بما یەقولون سوورەتی الحیجر ئاەتی 97 بەڕاستی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە ئاگامان لەناو دڵ و دەرونی تۆ هەیە کە چەند خەمبار بووی کە چەند دڵت تەنگ بووە کە چەند مەحزون بووی بما یەقولون بەو قسە نابەجێیانەی کە بەرامبەرت دەکرێن جا دەفەرمێ یەقولون یعنی مە یەکجار نەکوتراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا بەردەوامی خوا ئەم قسە ناشیرنانەی پێوتراون ئەم بێئەدەبیانەی بەرامبەر کراون کاریکاتێرێک دروست کراوە ناوەڵڵا زۆر لەوە گەورەترە وتراوە ئیسلام لە قەیراندایە کورە نەبابە هەر زۆر لەوە گەورەترە بە دەنگی بەرز لە شاری مەککەدا پێغەمبەری خوا خۆی گوێی لێبوو بە بازاڕا دەڕۆی بەناو خەڵکە دەیانگوت ئەوە جادوگەرەکەیە هاو محەممەد جادوگەرەوە ساحیرەکە هادوورەیە خۆتان بن ئای پێغەمبەری خوا چەند ناڕەحەت دەبوو ئەخبابە من چۆن ساحر من پێغەمبەری خوا من جوبریلم بینیوە من وحی خوام بۆ دێ دەگەیشتە کۆڵانی ئەو دیەوە منداڵ و پاڵ و مناڵ و مەزن هاواریان دەکە شێتەکە هات محەممەدی شێت هات چاوەرە تۆ عاقڵترین مرۆڤی سەر زەوی پێ بڵێن شێت دەڕۆیش بەولاترەوە ڕۆژی دواتر دەیانگوت شاعرە کە ئەکەم قورئانە عینەن شعرە هەمووی وەکو یەک وەزن و قافیە هەیە ئەمە شعرە وەکی کەلامی خوایە چۆن کەلامی خوا وەکو شعر وایە ڕۆژگارش کە سەریان بە یەکەوە دەکرد و دەیانگوت کورە ئەمە حیکایەت دەگێڕێتەوە ئەم پیاوە خورە لەوەتی ئمە گوێمانلێگوتۆ نوح وای کرد و ئیبراهیم وابوو عیسا وابوو داود وابوو خورە ئەمە هەرچی دەیگێڕێتەوە حیکایەت ئەمە بەس حیکایەت خوانە کەی پێغەمبەر دەبێ وابێ پێغەمبەرەوەی دەیخوێنێتەوە کەلامی خوا چەند ناڕەحەت دەبوو جەماعەتش کە سەریان بە یەکەوە دەناو لە ماڵاندا دەگەڕان دەیانگوت وریابن کوڕکشتەکانتان لێی نزیک نەبەونەوە ئەوە فاڵچیە ئەوە کاهینە بەخوا مناڵەکانیشتان لێ دەکا کۆمەڵە خەڵکی تر دەیانگوت ئەم قسانە محەممەد خۆی نەیدەزانین فێریان کردووە دوو گەنجی نەسڕانی هاتون فێری ئەم قسانەیان کردووە ئەویش ناوی ناوە قورئان و دەڵە کەلامی خوایە
خوا دەفەرمێ ئەی خۆشەویستم ئاگام لێ چەند دڵن ناڕەحەتە بەم قسانە کە یەقولون بەردەوام دەکوترێن ڕۆژانە ئەم پروپاگەندە و ئەم بوختان و تەشهیرەت پێدەوترێ. جا خۆشەویستم تۆ دایمە قورئان دەخوێنیەوە، ئەها ملیشە قورئان ختم کەن بەردەوام بە. بۆ قورئان ئەمەی تێدایە لەبەر دووشت. یەکەمیان پێمان دەڵێ تا بزانن ئەم بێئەدەبیە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە زۆر کۆنە، ئەمە 1400 ساڵ لەمەوە پێشمێژوەکەیەتی. ئەوە هەر لەو ساتەوە کە ئاەتی ئیقرأ بسم ربک دابەزیوە ئەم بێئەدەبیانە بەرامبەر بە پێغەمبەری خوا کراون. ئەمە شتێکی تازە نییە کاری کاتێرێک لە فڵان شوێن کراوە کەسێک بێئەدەبیەکی دەربڕیەوە بەرامبەر ئیسلام و موسڵمانان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاکە ئەمە مێژوەکەی زۆر کۆنە. هەموو ڕۆژێ تۆ قورئان دەخوێنێ ئەمەی تێدایە. خوا دەفەرمێ حتا قورئان خوێنێک لەم سەر زەویە بمێنێ دەبێ ئەم ئاەتانە بخوێنێتەوە. پێمان دەڵێ ئەمە دەردی ئەمڕۆ نییە، ئەوە کوفر زۆر لە مێژە بەرنامەیەتی. دووەمیان خوای گەورە ئەمانەمان بۆ باز دەکا من و تۆی موسڵمان دوای 14 سەدە زیاتر دەبیستین و بەڕاستی بە قەدەر پێغەمبەری خوا دڵم ناڕەحەت بووە و ئاگام لە یەک بەیەکی دڵی جەنابیشتانە ئەگە سوکاتی بە باوک و باپیر و ئەولاد و خێزان و منداڵەکانت بکرێ بە دڵنیاییەوە بە قەدەر ئەوە ناڕەحەت نابی کە سوکاتی بێئەدەبی بەرامبەر بە پێغەمبەری خوا بکرێ صلی الله علیه وسلم. و هەر کەسێکی جوانە بێ، هەر کەسێکی جوانە بێ کە بیستی لە هەر شوێنێکە پێغەمبەری خوا ئازار دراوە، پێغەمبەری خوا بێئەدەبی بەرامبەر کراوە دەبێت لە ئیمانی خۆی بترسێ. ئەگەر ناودڵت ڕانەشڵەقا، ئەگەر دڵ ناڕەحەت نەبووی موەکانی دەشت گرژ نەبوون، وەڵڵاهی دەبێت لە ئیمانی خۆت بترسی. دڵنیامە بە کە بە ئیمانەوە لە دنیا دەردەچی، ئەبێ بە خۆتا بچیتەوە. ئەوە پێوەری ئیمان بوو لەم ئەم تەزوە کارەبایی کە هات لە مانگی مەولوودە. چەندە خەتەرە بە دڵتا هاتەوە ناڕەحەت بووی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوەندە ئیمانەکەت بەهێزە، ئەوەندە دڵت خۆش بێ بە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. چەندە دوور لە ڕووی ئێوە خەڵکێک بەلایەوە ئاسایی بێ و دەستخۆشی بکە، ئەوەندە دەبێت لە ئیمانی خۆی بترسێ، ئەوەندە بە خۆی دابچێتەوە فریای خۆی کەوێت تا مەلەک المەوت یەخەی نەگرتووە چونکە دوای لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێبەش دەبێت لە قیامەتە. ئەبێ وریای خۆمان بین. قورئان پێمان دەڵێ ئەی تۆ مۆقیفت چ بێ؟ هەڵکوتێ سەر خەڵک، بچی لە فەڕەنسا خەڵک بکوژی، هەڵکوتێ سەر باڵیۆزخانە، نە. عەرزم کردن ئێمە ئوممەتێکی خاوەن پەیامین. قورئان ئەمەی بۆ باس کردین بە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ. ئێستا کە پێغەمبەر خۆی بمایە لە ژیانە ئەمەی دەکرد. من و تۆش دەبێت ئەمە بکەین کە خوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئاوا بکە. ئەوە سوورەتی حیجرە، دواتر بیخوێنەوە تەماشای کرد. خوا دەفەرمێ فاصدع بما تؤمر. ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئەم هەموو قسە و باس و قسەڵۆک و بوختان و تەشهیر و سوکایەتێ دەبیستی، تۆ یەک تۆ گوێ پێمەدا. فاصدع بما تؤمر. ئەوەی فەرمانت پێکراوە و قورئانە بۆت هاتۆتە خوارەوە دینە بیگەیەنە بە خەڵک. جا صدع لە زمانی عەرەبیدا چۆن گۆزەیەک دیزەیەک کە لە قوڕ دروست کراوەیان خاپێکی شوشە دەکەوێتە سەر عەرز و دەشکیان دەنگێکی لێبەرز دەبێتەوە. بە دەنگی دلێر بێمنەتانە جەسوورانە ئەی خۆشەویست پەیامی خۆت بگەیەنە. تۆ خەریکی بڵاوکردنەوەی قورئانەکەی خۆت بە، تۆ خەریکی بڵاوکردنەوەی دینەکەی خۆت بە. جا ئەمایەتە پێمان ناڵێ بە هات و هاوار، چونکە دەبێت سەیری سیرەی پێغەمبەرکەین صلی الله علیه وسلم. ئەم ئاەتەی چۆن تەطبیق کرد؟ فەرمووی بە ئەو پەڕیشانازیەوە بڵێ من مسڵمانم، بە ئەو پەڕیشانازیەوە دینی خوا بگەیەنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچووە هەموو شوێنەکان، گوێی لەم هەموو قسە و قسەڵۆکە دەبوو قورئانی خۆی دەخوێندەوە. ئەی پێغەمبەری خوا تۆ خەریکی بڵاوکردنەوەی قورئانەکە بە، دینەکەی خوا بڵاوکەوە. دینەکەی خوای بڵاو کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هات و هاوار نا، گوێنێکی لە هەموو عمریا بە کەس نەوتووە. نامەی نووسی، مۆرێکی دروست کرد، محەممەد ڕەسوول الله. ئێستا ها بە چەند بووەتە کراوە بەداخەوە بە ئاڵای ئیسلام لە هەندێک کاتە. ئەوە مۆری پێغەمبەرە صلی الله علیه وسلم، محەممەد ڕەسوول الله. مستیلەیەک بوو پێغەمبەری خوا نامەکانی پێمۆر دەکرد. نامەی نارد بۆ هەموو دنیا، من پەیامی خوا دەگەیەنم. هەموو ئەوانەی کە بێدین بوون، زلهێزەکانی دنیا بوون، ڕئیسی وڵاتان بوون، پێغەمبەری خوا نامەی بۆ ناردن. زابڕێزان سەیری زادول المعادی ئیمامی ئیبن القەیم کەن، سەیری صەحیحی بوخاری کەن، ئەوە هەموو لەوێدا دەقی نامەکان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەو پەڕی زمانی شیرینەوە، بە ئەو پەڕی خۆشەویستیەوە نامەی دەنارد. دەیفەرموو من محەممەد ڕەسوول الله إلى النجاشی مەلیک الحەبەشە. لە محەممەد پێغەمبەری خوا ئەم نامەیە ئاڕاستە دەکەم بۆ نەجاشی بەڕێز پاشای حەبەشە، پاشا. دەیفەرموو من محەممەد عەبد الله ورسوله إلى المقوقس عظيم القبط.
لمحمد عبدي خوا وبيغمبري خوا بۆ سەرکردە و گەورە و زەعیم و گەورەی قبتیەکان دەینووسی من محمد عبد الله ورسوله إلى هرقل عظيم الروم ئەم نامەیە لە محەممەد بەندەی خوا و پێغەمبەری خوا بۆ پاشا و دەسەڵاتدار و گەورە و بە حرمەتی ئەهلی ڕۆم و ئەو سەرکردە گەورەی دنیا ئەوان نامەی دەنووسی هەموو مەسیحی هەموو بکوش هەموو ئاگرپەرست دەیفەرموو من محمد رسول الله إلى كسرى عظيم فارس لە محەممەد پێغەمبەری خواوە ئەم نامەیە دیاری بێ بۆ کیسڕای گەورە پیاوی دەوڵەتی فارسی پاشای دەوڵەتی فارس خۆشەویستان سەیریکەن بە وردی سەرنجی ئەم نامانە بدەن پێغەمبەری خوا چەندە بە ئەدەب چەندە بە ڕەوشتی بەرزەوە ئەو خەڵکە دەدوێنێ کە باسی خۆی دەکا ئەڵێ لە محەممەد بەندەی خواوە ناڵێت لە سەرکردەی بەناوبانگ و پێغەمبەری ئاخری زەمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاوە نە من لە بەندەی خوا من بەندەیەکی خوام پەیامەکەم ئەوەیە پێغەمبەری خوام هیچی خۆمتان پێ ناگەیەنم بەڵام کاتێک کە باسی بەرامبەرەکان دەکا پێیان دەڵە پاشا مەلیک دەسەڵاتدار خاوەن پایە بە حورمەت خاوەن هێز بۆ چونکە ئەو کەسانە حەز دەکەن ئاوا ناویان بێ پێغەمبەری خوش دڵیان ناشکێنێ مادام دڵیان بەوە خۆشە ئاوا بانگتان دەکەم ئاوا نامەتان بۆ دەنووسم بە ئومێدی خوا دڵتان نەرم بێ ئەگە خوای کرد ئێوە موسڵمان بوون میلەتەکانیش بسڵمان دەبن هەمووتان لاغری دۆزەخ ڕزگارتان دەبێت سەرفراسی دنیا و قیامەت دەبن ئەم پەیامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا دەیگەیان فاصدع بما تؤمر ئەی پێغەمبەری خوا تۆ لە سەگ گەیاندنی دینەکەت بەردەوام بە تۆ ئیشی خۆت لەبیر نەچێتەوە گوێ لەو پرۆپاگەندانە مەگرە تەنانەت مغیرەی کوڕی شوعبە لەوەکو لە مصنفی ئیبن ئەبی شەیبەدا هاتووە دەفەرمێ یەکەم جار کە پێغەمبەری خوام بینی ئەوە بوو من لەگەڵ ئەبوو جەهلا بووم لە شاری مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرەو ڕوومان هات بە زەردەخەنەوە فەرمووی یا ئەبا الحەکەم هلم إلى الله وإلى رسوله وإلى كتابه أدعوك إلى الله أي أبا الحكم أبو جهل ناوي خوي عمري كره هشامة أو أن دز رويشتوبو أو أن دقصر رويشتوبو أو أن دخاون هيزو دا صلاة بو لناو قريشا بيان دقول أبا الحكم لما كدا بيغمبري خواه نيفرمو أي عمر هل بناوي خويوا بنازناوي أبا الحكم بانجي كرتونك أو بوناو خوش حالا بيغمبري خواه ريزي ليقل أي أبا الحكم ولا بانگ دكم ولا إخوة تاكو تنها ولا ولا پیغمبركي ولا ولا كتابكي من بانگ دكم ولا إخوة باشكرا بيدوتن خلقينا ده صلاة داركان سروك كان من تموحم لكرسي وده صلاتي ودانية من بندي خوام وبيغمبري خوام بس بيامي خواتان بيرادا جيانم خوا فرميتو خريكي أما بأي محمد فاصدع بما تؤمر بشانازي وديني خود بلاوكوا أمرو توي مسلمانيش بيسرو بينري أموتارا ئەگەر دەتەوێت دیفاع لە پێغەمبەر بکەی صلی الله علیه وسلم شانازی بە دینەکەتەوە بکە وەرە دینی خوا بگەیەنە وەرە یەک ئاەت فێری کەسێک بکە کە ئاەتە قورئانەکە نازانێ کە سوڕەتی فاتیحە نازانێ کە نوێژ نازانێ وەرە شانازی بە گەیاندنی دینەکەتەوە بکە لە زانکۆیەکای بە ئاشکرا لەبەر چاوی ئەو خەڵکیا وەرە نوێژ بکە لە دایرەیەکای لەسەر حیسابی هاوڵاتی و قەرەباڵغی نەبێ بە ئاشکرا وەرە لە ناو حەوشەی دایرەکەدا لەبەر چاوی خەڵکان نوێژ بکە بە ئاشکرا و بە شانازیەوە شانازی بە دینەکەتەوە بکە خۆت پشوک مەکەوە کاکە وەڵام من مسلمانم بە شانازیەوە بڵێ مسلمانم چەندی دەتوانی دینی خوا بگەێنە خۆی ئێستا دەتوانی ئەم وتارە تۆمارکەی لە فەیسبووکەکەی خۆتا بڵاوی بکەیتەوە خوا ئازانە دەنگی من ناگاتە کەسێت تۆ دەیگەێنی دینی خوا بڵاو بکەوە بە هەر شێوەیە دەسەڵاتت هەیە ئەوە باشترین دیفاع لە پێغەمبەر صلی الله علیه وسلم و ژاوەژاویشی ناوێ و کەسیشن ناڕەحەت نەکردووە بەو حیکمەت و ڕێز و حرمەتەی کە پێغەمبەری خوا گەیاندوویەتی هەستی کەسیش بریندار مەکە دووەمیان خی گەورە دەفەرمێ وأعرض عن المشركين پشت لە مشریک و بێباوەڕەکان و بتپەرستەکان هەڵکە پشتیان تێبکە بەو مانایانە کە ڕەفاقەتیان مەکە چونکە پێغەمبەر پشتیان تێکە ئەی چی ئامۆژگاریان بکە یعنی تێکەڵیان بە بەڵام لەبارەی دەنگۆ و قسە ناڕەواکانیان و تەشهیرەکانیان و سوکایەتیەکان کە پێ دەڵێن شێتی ساحری جادوبازی فاڵچی ئەم هەموو قسە ناشیرنانە ئەو هەر گوێی خۆتی لێ بخەوێنە ئەی پێغەمبەری خوا ئەمانە هەر پشت گوێخە با لە کاری خۆیان دوان نەخەن لە کارەکەت ئەمانە هەر ئیهمالیان کە خۆزگە ئێمەی مسلمانانیش لە خزمەت ئەم قورئانە داسا و دەنگ و باسانی لە فەڕەنسا بڵاوکرانەوە هەر بمان مراندایە هەر پێویستی نەدەکرد لەسەر هیچ ئیعلامێک باس کرێ خوا فەرمی وأعرض عن المشركين هەر ئیهمالیکە ئەو قسانە بەس بۆ ئیهمالکردن باشن هەر گوێیان پێمەدا قورئان دەفەرمێ ئەی محەممەد وا بزانە هەر لەگەڵ تۆشیان نییە هەر وا بزانە لەگەڵ تۆیان نییە ئەمڕۆ تۆی مسلمانیش لە ئاستی خۆتە ئەم سوکاتێ بمرێنی باشە مەینێرە بۆ کەسێک کە بڵاوی مەکەوە
ئیزاع و تەلەڤیزۆن ئەوەندەی نەینووسێ لەسەر شاشەکە باشە ئەمە قورئان وا دەڵێ نەک من ئینا کەفەیناکە المستەهزئین خوا دەفەرمێ ئەوە بۆ من بەجێ بێڵە چێ سوکایەتیت پێ دەکات چێ تەشهیرت پێ دەکات چێ بێئەدەبیت بەرامبەر دەکات ئینا کەفەیناکە المستەهزئین ئەوە وعدی خوایە ئەی محەممەدی خۆشەویستم تۆ ئەوە لێگەڕێ بۆ خۆم ئەوە خۆمان ئەو گاڵتە پێکەرانن لە کۆڵ دەکەینەوە جا ئیمامی قورتوبی ئیبن کەثیر سەیەکەن کۆمەڵە خەڵکی تایبەت هەبوون ئیشیان سوکایەتی بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم من درێژەی پێ نادەم لە وتارەکەیە لەوێ سەیریکەن لە تەفسیری قورتوبی ئیبن کەثیرە چۆن لە پێش جەنگی بەدرا خوای گەورە لە ماوەی چەند ڕۆژێکە یەک ڕیسوای کردن بە مردنی زۆر زەلیلا لە مردن ئێمە خۆمان لە کۆڵت دەکەینەوە دووەمیان تەفسیری ئایەتەکە وایە ئەی پێغەمبەری خوا تۆ لەسەر گەیاندنی پەیامی دینەکەی خۆت بەردەوام بە ئەو گاڵتە پێکەرانە نەبیان کوژە نە کەسیان بنێرە سەر نە قسەیان پێ بڵێ نە باسییان کە هەروە بزانە لەگەڵ تۆیان نییە بیان کوژە بە خەفەتی خۆیانەوە بێدین کە سوکایەتی کرد و کەس جوابی نەدایەوە ئاگرەکە ناوجەرگی خۆی دەسووتێنێ خۆی دەخواتەوە تۆ لێیان گەڕێ دڵنیا بە بەوە دایانتەزێنم لە قەومی خۆیان خەڵکیان لێ موسڵمان دەکەم ئەبوو جەهل و عاسی کوڕی وائیل و عوتبە و شەیبە ئەم سوکایەتیان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرد خوای گەورە فەرمووی بەوە پشتم شکاندن حەمزە موسڵمان بوو بەوە پشتی ئەو کافرانە مشکان عومەر موسڵمان بوو کەڵە پیاوان هاتن ناو ڕێزی ئیسلامەوە وەڵڵاهی لەو فەڕەنسایە موسڵمانی وا پەیدا دەبێ پشتی ئەو کافرانە دەشکێنێ هەر لە ناو خۆیاندا خوای گەورە پشتیوانی لە پێغەمبەرەکەی دەکات ئەی خۆشەویستم ئەوە تۆ بۆ من بەجێ بێڵە ئینا کەفەیناکە المستەهزئین تۆ کاری خۆت بکە دینی خۆت بە حیکمەت بڵاوکەوە بە زمانی شیرین دڵنیا بە هەر کەسێک گاڵتە بە تۆ بکە دڵنیا بە خۆم لە کۆڵی دەکەمەوە خۆم لە کۆڵی دەکەمەوە لە شوێنی ئەوانە سەدان هەزار موسڵمان دێنە مەیدانەکەەوە ئەم دینە تازە بە هیچ کەس بەری ناگیرێ هەر شوێنە خۆری بچێتەوە تشکی خۆری لێدا ئیسلام بانگەکەی لەوێ دەدا بە دڵنیاییەوە بعیزی عەزیزین ئەو ذیلی ذەلیل جا چێ پێی ناخۆشە باورگی با بکەوە لە وجی خۆیدا خوای گەورە دەفەرمێ فەسەبح بحەمدی ڕەبیک ئەی خۆشەویستم کە قسەیان پێوتی بوختانیان بۆ کردی تەشهیریان پێ کردی تۆ وەرە تەسبیحاتی خوا بکە يعني قل سبحان الله والحمد لله أمدو الذكر بك أيو كسي كدتي دفاع لبيغمبرك صلى الله عليه وسلم بردوام خوتو مالو من دال بلا سبحان الله الحمد لله يعني يا ربي خواتو خواكي باكو بيا قردي جامنتو خوا خالقي أرزو آسمان لبشتم به فرنسا تشيو أمريكا تشيو فلانك بأدبي كرد تشيو هيجني كاكا سبحان الله خواتو العدلي تو الحكيمي تو القدوسي السلامي المؤمني المهيمني العزيزي الجباري المتكبري كاري تو باكو خاوينا خواه من تو پشتو پنامي خواه أي محمد الذكري سبحان الله بك دائما يادي منك دائما پشتیوانی من بسر خواتو ببينا دوم ينبغي الحمد لله يا ربي خواه حمد السنابوتو خواه او كسي كتشيب پیغمبرك دكا من هر وكو انسانم أي خواه چه بختوريك من محمد مناسيوه والله برزاني استايو بختورتين كسي سرزين كلامالي خواه دالم كاتداكو بونوا ئێمە بەختەوەرترین کەسی سەرزەوین کە باسی خوا و پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم لەبەر خوا یەکترمان خۆش دەوێت ئەزانی چەند کەس لە ملیۆنەها خەڵک لەمە بێ بەشە الحمد لله یا ربی خوای حەمد و سەنا بە تۆ ئەمڕۆ بەشداری نوێژی جومعەم کرد چەند وشەیەکی خێرم لە قورئان و حەدیث بیست سوپاسی خوا بکە سوپاسی خوا بکە لەسەوەی ئەم لە شەساغەی پێبەخشی ئەی محەممەد تۆ وشتەی الحمد لله هەمیشە لەسەر زمانت بێ هەر کەسێ دیفاع لە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم ڕۆژانە بزانێت چەند جار وتوێتی الحمد لله ڕاستە بەخوا دەزانم هەژاری بێم و چەی بێکاری بەڵام زۆر جار الحەمدولله لەشمان ساغە دکتۆر محەممەد دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهوی العەطاءدا باسێکی زۆر شیرینمان بۆ دەستگێڕێتەوە و سەرنجڕاکێشە ئەڵەیەکی لە کارمەندینانی نەخۆشخانەیەکی تایبەتی زۆر دەوڵەمەندەکان کە دەچنەوە زۆر گرانبەهایە وەکو کارگوزارێک وا بوو وەکو سکرتێرێک وا بوو پێشوازی لە نەخۆشە دەوڵەمەندەکان دەکرد ئەڵێ بۆی ژەڕام و تیجارێکیان کە من لەوێ دەوامم دەکرد عینوانی نەخۆشێکیان دامێ ئەوە ژماری سیارەکەی توی لە فڵان دەقەیە دەگاتە بەردەمی خەستەخانە بچۆ پێشوازی لێ بکە و بهێنە سەرەوە ئەڵێ من وەکو سکیوریتێک کە لەوێ دەوامم دەکرد چوون بە پێشوازیەوە کە ئۆتۆمبیلەکەیم بینی ئۆتۆمبیلە شڕەکەی منیش بانی دوو جار کوژابەوە هەتا گەیان بوومە خەستەخانەکە ئای وتم خوای گیان خوای چیت داوە بە من ئەم ئۆتۆمبیلە گرانبەهایە تو خۆ منیش سیارەم هەیە ئەوە ژیانە جاوە سیارەکەی وا بێ پارەکانی چەند بێ ئەوە سیارەکەی بێ ئەبە قەسر و قسووری چۆن بێ ئەبێت چی بخوا بەخوا من ێوارە ژنانەکەم وانە بوو ئەڵێوەتی یعنی بەزەیم بە خۆم داهاتەوە ئەم دەزانی خوا هیچی نەداوە بە من لەبیرم چۆوە الحەمدولله لەبیر چۆوە
کاتێک کە پەلاماری قاپیەکەیم دا و سەیاقەکەی بۆی لە دەخڕی قاپیم کردەوە سێرەکەم قاچێکی لە ڕانیەوە لێبووەتەوە قاچێکی نییە وتم گەورم بەڕێزم جەنابەت کێشەی قاچت هەیە ئەم قاچەی کە بڕاوەتەوە و بەدار شەقێکەوە دەڕووی قاچی سناعی پێوەیە سەیرم کرد دڵی پڕە وەکو کەسێ هیچی نەبێ لەسەر زەویدا چاوەکانی قەتیز بووبوون بە فرمێسک و ئاویان تێزابوو وتی خۆزگە هەر ئەم قاچەم بوویایە ناکاکە گیان یارمەتیم دەبم بە شوێنی دیاریکرا و بەلای ئەو دکتۆری کە عینوانیان پێداوی هاتووم قاچەکەی تریشم ببڕنەوە تازە هەتا ماوەم دەبێت لەسەر عەرەبانە بم بێ قاچ دەبم ئەڵێ سوورکەیەک بە لەشما هات دەستم کرد بە گریان نەک هەر بۆ حاڵی ئەو بۆ حاڵی خۆم بۆ حاڵی ئەوەی کە چەند وەختە نەموت و الحەمدولله من بە دوو قاچی خۆم دەڕۆم لەش ساخ تەندروست ئەو پیاوە لەو سارە گران بە هاوسەرمادادا دڵی پڕە چای پڕ لە فرمێسکە دەمەوەدا لە حسە عەرەبانە پاڵی پێوە دەنێن بە عەرەبانەی کارەبایی بڕوە پێویستەکانی خۆی بۆ جێبەجێ ناکرێن گریان بۆ ئەو کەسانەی چەند زۆرن لە ئومەتی محەممەد کە حەمد و سەنەی خۆیان لەبیر چۆتەوە خۆشیەکانی ژیان بەس لە مادەدا دەبینن پێشکەوتن بەس لە مادەدا دەبینن خوا فەرمووی ئەی خۆشەویستم دایمە بڵێ الحەمدولله زۆر زکری الحەمدولله بکە چێ پێغەمبەری خۆش دەوێت ڕۆژانە هەستکە هەر لە پەرداخە ئاوێک لە نانێک لە هەڵسوکەوتێک لە دابەزینێک لە سوابوونێک کە بزانێت جارێک وتووە الحەمدولله ئەوە بەڕاستی دیفاع لە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوا فەرمووی وەکن من الساجدین خاڵی پێنجەم ئەی خۆشەویستم نوێش لە ڕیزی سوزدەبەراندا بە زۆر سوزدەبەرە بۆ خوا یعنی ئاگال لە نوێژەکانت بێ ئەی خۆشەویستم هەر کەسێک کە پێغەمبەری خوای خۆش دەوێت دیفاع لە پێغەمبەر دەکات لەسەر ئەنبیا دەبیانە با بەڵێم بدا کە یەک نوێژی لەمەوە دوا نافەوتێ با بەڵێم بدا کە یەک نوێژی بەیانی نافەوتێ بەڕاستی خۆشەویستان ئەگەر ئێمە هەموو خەڵکی ئەم هەولێرە هەموو ئەم کوردستانە بڕچینە سەر شەقامەکان یەک ڕۆژ خۆپیشاندانی گەورە بکەین ڕسمی فڵان بێنی قۆندەرە بخەیە دەمیەوە کە ئەوە ئیشی مسلمانان نییە کە من پێی ناڕەحەتم کە مسلمان لەوە گەورەترە سوکایەتی بە هیچ ناحەزێکی ئیسلامیش بکە بەڕێزان یەک ڕۆژە کەف و کوڵێکە و هات و هاوارێکە و دێنەوە ماڵ بەڵام کافر کە دەبینێ مزگەوتەکان چۆڵن بەوەیان دڵخۆشە گەورەترین خۆپیشاندان گەورەترین دیفاع لە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆزگە وا بوویایە کە ئێمە نوێژی بەیانیانی مزگەوتەکانمان وەکو جومعە قەرەباڵغ بوویایە چێ دەیەوێت دیفاع لە پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم بە بێدەنگی لە ماڵی خۆتەوە وەرە نوێژی بەیانی و عیشا لە جەماعەت لە مزگەوتە بکە هەوڵ دە نوێژەکان بە جەماعەت نەفەوتێن هەوڵ دە یەک نوێژ لەمە دوا ساردە نوێژ نەبی و نەفەوتێ خوا فەرمووی تۆ لە ڕیزی نوێژ خوێناندا بە لە ڕیزی سوزدەبەراندا بە سوزدە بۆ خۆی خۆت بەرە تۆ ئەمانە بکە ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئینا کەفەیناکە المستهزئین چێگاڵتت پێ دەکات بە خۆمی بسپێرە خۆتی پێوە ماندوو مەکە پێغەمبەری خوا ئەمانەی کرد خۆی گەورە سەری خست دینی خوا گەیشتە شەرق و غەرب هەموو ئەوانەی ناحەزی پێغەمبەری خوا بوون ڕیسوای مێژوو بوون ناویان چۆ زەبڵدانی مێژووە وەڵڵاهی بەڕێزان ئەمڕۆژ ئەمە دەرسێکە بۆ هەر کەسێک کە سوکایەتی پێ دەکرێت ئەگەر ئافرەتێکە ئەگەر کوڕێکە ئەگەر کچێکە بوختانی بۆ دەکرێت بە شەرتێتەوە وەکو پێغەمبەری خوا خۆت پاک بە مەلەفت پاک و پخت بێ لە جیاتیەوەی قسە لەسەر خەڵک بکەیەوە جوێن بە خەڵک بدەیەوە ڕەدی بدەیەوە لە فەیسبووکە زیکری خوا بکە سبحان الله الحەمدولله نوێژی بە جەماعات شەو نوێژ ئەمانە جێبەجێکە لێگەڕێ خۆی ڕیسوا دەبێ تۆ بە پاشی دەرەچی لێی ئەمە پەیامێکە بۆ ئێمە پێمان دەڵێ مێژوو سیرکەن هەر کەسێ سوکایەتی بەو پێغەمبەرە کرد بێ بەخوا ڕیسوایی بۆ ماوەتەوە من دوو بەسەرات عەرزی جەنابتان دەکەم یەکەمیان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا بەرگی 5 لاپەڕەی 58 ئەڵێ کابرایەکە بوو زۆر دوژمنی خوای تاک و تەنها بوو پەنا بەخوا کوڕێکی بوو کوڕەکە وتیان ناوە چی وتی ناوم ناوە ئەڵڵا ناوم ناوە ئەڵڵا وتیان بۆ ئەوەندە بێ ئەدەب و بێ حرمەت و کاڵفان بوو وتی چونکە خوا لە قورئانەکەیدا دەڵێ لەم یەلید وەلەم یولد نەخوا کەسی لێ دەبێ و نە لە کەس بووە ئەوە تا ئەڵڵا لە من بووە ئەوەنی من باوکی ئەڵڵام ئەوە لە ڕخی سوورەتی قول هو الله منداڵەکەم ناوە ئەڵڵا ئەڵە دانیشتبوون لە ناو خەڵکێکە هیچ ئەوە ڕۆژێکی ساماڵ هەورە بروسکەیەک لە ئاسمانەوە هات کەس نەیزانی لەکوێوە هات لەو کابرایدا و کردی بە خۆڵەمێش و سووتاندی سبحان الله جاری وایە خوای گەورە لەو بێ ئەدەبانەدا فەورەن لێی دەدا هەر یەکسەر لێی دەدا لەوێ کردی بە خۆڵەمێش دەی تۆ گەر خوا لێ بۆ ئەی بۆ سووتاندی ئەی بۆ لەناو ئەو هەموو خەڵکیان لە تۆیدا نەیهێش بێ ئەدەبێکەی تەواکە لێیدا ئەبێ ئەوانە زۆر ئاگای خوا بن ئەوانە بەڵایان بۆ خۆیان ناوەتەوە هەر کەسێ بێ دژایەتی خوا بکە دووەم بەسەرهاتیان ئەندازیار عوسمان لە کتێبی بەهاری دڵاندا لە لاپەڕەی 83دا دەڵێ ساڵی 80کان کابرایەکی دکتۆری بەعسی زۆر ڕقی لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم ئەو پیاوە
کوڕێکی بوو ناوی نا لەهەب وتیان بۆ ناون نا لەهەب لە هەموو ناوەدا وتی بۆ ئەوەی بەخۆم بڵێن ئەبوو لەهەب چونکە ئەبوو لەهەب زۆر ڕقی لە محەممەد بووە خوش زۆر پێ قەڵس بۆ سۆڵەتی تەبەت یەدای نادووە حەزەکەم من وەکو ئەبوو لەهەب دژایەتی محەممەد و ئیسلام بکەم بەڕێزان خەڵکی ئاوا بێئەدەب و کاڵفام و بێحورمەت هەیە لەسەر زەویدا ئەڵێ وتی کوڕەکەم ناوە لەهەب بۆی لەمەوەدا بەخۆم بڵێن ئەبوو لەهەب ئەوەندەم ڕق لە محەممەدە کوڕی گەورە کرد لەسەر دژمنایەتی ئیسلام کە چۆق قۆناغی ناوەندی چەند گەنجێکی وەکو ئەم گەنجە خۆشەویستانەی تەلەبە کە لە خوێندنگاکاندا ئەهلی نوێژ و عیبادەت و کوڕ و کچی پیاوانی ساڵحی وەکو جەنابتان بوون بە هاوڕێ ئەم کوڕە وەڵڵا کابرا کە دێتەوە ماڵۆسەیەکە کوڕەکەی لەسەر بەرماوە ئای خوا چیم کردووە من ئەبوو لەهەبم خوا من نوێژ دەکا کوڕە ڕۆڵی جان چیەکەی بابەجان بەخوا ئەو کوڕانە ئەوەندە ڕێک و پێکن ئەوەندە برادەری باشن ئەوانە فێری نوێژیان کردوون فێری قورئانم دەکەن وتی بەخوای بە دووری خەمەوە پارەی زۆر بوو حیزبیش پشتیوانی لێکرد کوڕەکەی نار بۆ بەریتانیا سبحان الله ئەم دینە خوا الله صاحبێتی ئەو کوڕە لە بەریتانیا لەناو ئەو هەموو خەڵکی دیسان تووشی خەڵکی مسلمان و چاک بووە کوڕێکی جوان خاسی بەڕێزی بە حرمەتی ڕەوشبەرزی لە دەرچوو لەوێ بوو بە پزیشک بەڵام پزیشکێکی بانگخواز بۆ دینی ئیسلام ئەمجا خەڵکی بانگ دەکرد بۆ دینی ئیسلام پەیوەندی بە باوکیەوە کرد باوکی هەر خەم ڕۆڵە من خەممە ڕۆڵە تۆ دەبێ ئێمە وەکو ئەبوو لەهەب دژمنایەتی محەممەد و بەرنامەکەی بکەین ئەو کۆنە پەرستی ئەو ڕزعیەتە ئەوە دژی مافی مرۆڤ و نازام چییە وتی باوەجان ئیسلام زۆر لەوە گەورەترە من و تۆ ناسی بوومان وەرە دانیشین بە زمانی شیرین بە ئەدەب و حرمەتی باوکانە و ئەولادانی نەبەزان وەڵڵا قەناعەتی باوەشی کرد و باوکی مسلمان کرد وتی بابە عێراقی شوێنی ستەمکارانە وەرە عێراق بەجێ بێڵین لە وڵاتێکە بۆ خۆمان مافی پەنابەتی وەرگرین باوکەکە بە عاقبەت خێری سەری نایەوە زۆر جا بەڕێزان ئەوانەی کە بێئەدەبیش دەکەن هێشتا ڕم بێ شتێکیان تیا مابێ خوای گەورە هەڵی دەگرێ لە پشتی ئەوە کە من و تۆ نازانین حکمەتێکی تێدایە بەڵێ ئەوەی کەوا دەکرێت لە وڵاتی فەڕەنسا بێ لە هەر شوێنێک بێ ئەوە بەڕاستی کاڵفام دەیکا بەڕاستی بێحورمەت دەیکا هەر خۆی بێعەقڵی بۆ دەمێنێتەوە هەر خۆی بێحورمەتی بۆ دەمێنێتەوە ئەینا بەخوا محەممەدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم خوا ناوی بەرز کرد وەڕەفەعنا لەکە ذیکرەک تازە بە کەس ناکەوێتەوە خوارەوە پاشان ئەوە هەر دژی پرەنسیپەکانی خۆیانە ئێمە ئەمڕۆ بە خەڵکی فەڕەنسا دەڵێین بە سەرۆکی فەڕەنسا دەڵێین ئەم پەیامە ئاشتێت بۆ دەنێرین بەڕێزان ئەمڕۆ دنیا لە قەیراندایە ئەمڕۆ دنیا لە قەیرانی کۆڕۆنادایە هەموو جیهانی گرتوتەوە لە قەیرانی بێکاری داین لە دابەزینی باری ئابووری داین ئێمە ئەمڕۆ دنیا وەکو جاران نەماوە هەمومان گوندێکی بچووکین هەمومان پەیوەندیمان بەیەکەوە هەیە هەر کوڕەکەی جەنابەت کچەکەی جەنابەت زاواکەی جەنابەت دوا لە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەمریکا دەخوێنێ بازرگانی دەکات لجووی وەرگرتووە خەڵکی تۆ تا لە شارەکەی مندایە لە کوردستانەکەی مندایە بۆ ئێمە پەلاماری یەکتر بدەین بۆ ئێمە سوکایەتی بە یەکتر بکەین ئەی بۆ نەین ئێمە ئەم پاک و بێگەردی ئیسلامی ئێمە بە هەدیە بیدەین بە ئێوە دە ئێوەش لە چاکیەکان و باشیەکان و پێشکەوتنی مادی خۆتان پێشکەشیکەن بە ئێمە بۆ ئێمە تەواوکەری یەکتر نەبین کەی دنیا ئێستا ڕۆژی ئەوەیەتی لە کوردستانی خۆشماندا بەڕێزان ئێمە کەی خەڵکمان هەڵبژا بچێتە پەرلەمان بۆ شەڕەدن و هیچمان نەماوە لەسەری کۆک بین کەرکووکە ئەوە کورد لەسەری ناکۆکە لە 151 خاچ کوردستان مەدەستی خۆمان لەدەستداوە هەر ئەوانێکی ئێوە دڵتان پێیان خۆشە هەر ئەوانە بوون دوێنێ لە گشتپرسیدا لە ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستاندا پشتیان تێکردین هەر سێ چوار کوڕە شڕی فەقیری هەژاری خۆمان بوون پێشمەرگەکانی خۆمان دیفاعن لە خەڵکە دەکرد ئیتر بۆچی ئینسان تەمەلق بکە بۆچی ماستاوچێتی بکە بۆچی لەبەر خەڵک پاڕێتەوە بە شانازی بە دینی خۆتەوە بکەیت ڕێز لە هەموو گەلانی دنیا بگری ئەمە پەیامی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئێستا خۆی زیندوو بوویایە بێبەریە لەو ئاژەوانەی کە لە فەڕەنسادا دەکرێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە ژیاندا بوویایە بێبەری بوو لەوەی کە بچێ سەر کۆنسوڵخانەیەکی فەڕەنسی و یەکێ بریندار کە یەکێ بکوژی چونکە ئەوە قورئانەکەیە قورئانەکە فەرمووی دینی خۆت بگەیەنە بە حکمت و بەلێزانی بانگەوازی خوا بەسەر زەویدا بڵاو بکەوە تەسبیحاتی خوا بکە مزگەوتەکان بە جومعە و جەماعەت ئاوەدان کەن کاری خۆتان بکەن ئینا کەفەیناکە المستهزئین لێگەڕێ ئەوەی گاڵتە بە تۆ دەکا ئەو عایدی خۆمە خوا فەرمووی عایدی خۆمە تۆ ئەم ڕێبازی خوایە بەردەوام بێ عەرزم کردن چێ دڵسۆزی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چ گەڕەکێک پێوەی دیارە زۆرترین پەرۆشی بۆ ڕەسوول الله هەیە با سەیریکەین جەماعەتی مزگەوتەکانی چەند قەرەباڵغە چەند نوێژن نەفەوتاوە چۆن ئەگەر نەشتی بۆ مزگەوت لە ماڵەکەی خۆتان نوێژەکەت بکە ئەوە باشترین دیفاع لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە کوردستانین ئێمە میلەتی کورد بەویستی خوای پەروەردگار هەمیشە لە خزمەت ئەو پێغەمبەرە خۆشەویستە داین وتاری ئەمڕۆمان
بەم چەندێ ڕوو چەند وشە جوانە کۆتایی پێدێنین کە دەڵێن تۆ چرابووی دانرابووی بۆ جیهانێک بە ڕەحمەتەن لیلعالەمین هەڵکرابووی. قورئان هەمووی شاهیدیە کە ڕەوشتت ناوازەیە و بڵندیە، کەسێک وەک تۆ نەبووە و نییە. خۆشم دەوی زیاتر لە خۆم، خۆشم دەوی زیاتر لە خۆم، پێغەمبەرمی و ئومەتی تۆم، معشوقی حەقم ئەڵڵایە و شەیدا منم، سەرکردەم ڕەسوول اللهە و هەودا منم، قورئانە بەهاری دڵم. بیلبیلەکەی چاوی کوردان بە مەولود و سڵاواتی دەممانەوە، بە پیر و لاو و منداڵ و پزیشک و ئەفسەرمانەوە، بە نێرگزی شارە زور و بە باخ و دێبەرمانەوە، بە سەلاحەددینی ئەیوبی و بە قازی ڕابەرمانەوە، بە قانیع و پیرەمێرد و چاپخانە و هونەرمانەوە، بە مێژووی هەڵپڕووزا و بە خاشی گەوهەرمانەوە، بەچی کورد و کوردستان و ئاسمانی سەرسەرمانەوە، بە قوربانی تۆی سەروەرین کوردێکی ئیسلام پەروەرین. هیچ هێزێک نییە کورد و ئیسلام، کورد و پێغەمبەر، کوردستان و یادی مەولود لە یەکدا ببڕێ. وتارەکەمان هەڵدەگرین ئینشاءالله لە وتاری داهات توشدا بە ئیزنی خوا گەورە هەر لە خزمەت قورئانە چۆن دیفاع لە پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. یا ربی خوا لەسەر ئەم ڕێبازە، لەسەر ئەم ئیسلامە، لەسەر خۆشەویستی ئەو پێغەمبەرە دامەزراوترمان کەی، دڵمان پڕکەی لە خۆشەویستی خۆت، لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە خۆشەویستی ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ربی خوایە هەتا مردن یەخەمان پێدەگرێ لەسەر ئەم دینە جوانە، بۆ چاوتروکانێکیش لامان نەدەی. یا ربی خوای پەروەردگار هەموو ئەوانەی بێئەدەبن، هەموو ئەو کەسانی کە کاڵفامن بێحورمەتن، یا ربی خوا هیدایەتیان بدەی. یا ربی خوا دوعای پێغەمبەر ئەوە بۆ خوا هیدایەتیان بدەی، خوا بەرچاویان ڕۆشن کەی، ئیسلامیان پێ بناسێنی، لەنەوەی ئەو بێدین و بێئەدەبانە یا ربی خوا مسلمانانێکی خواناس بێنە دنیاوە و سەرزەی بە خواناسی ئاوەدانکەنەوە. یا الله یا شافی، لەم ڕۆژە پیرۆزەدا داوا لێ دەکەین ئەی ئەو کەسەی شیفا هەر بەدەستی خۆتە. یا ربی خوا هەر کەس نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری. یا ربی خوا هەر کەس نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەس لەش بە ئازارە خوا بەهانە و هاواریەوە بێ. خوا ئەم کوردستانەمان پارێزراوکەی، خوا ئەم کوردستانەمان پارێزراوکەی، خوا ئەم کوردستانەمان پارێزراوکەی لەگەڵ هەموو گەلانی جیهاندا، لە هەموو نەخۆشیەک، لە هەموو ناخۆشیەک، لە هەموو بەڵایەک، لە هەموو فیتنەیەک، لە هەموو دووبەرەکیەکی ناوخۆ، لە هەموو بێدینیەک، لە هەموو بێئەدەبیەک، لە هەموو بێئەدەبان، لە هەموو دەمپیسان، لە هەموو بێحورمەتان خوا ئێمە و گەلانی سەرزەویە بەدوورکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.